مامەڵەی وێنەیی هەمیشە هەڵگری دوو ڕەهەندی دژ بە یەکە کە منینە و کەسانی لەو باوەڕن کە ساتی بە وێنەکردن ساتی ئیبرازکردنێکی کاتیە تیشکێک دەخاتە سەر کارەسات یان بۆنە یان پارچەیەک لە مێژوو دواتر هەرم وێنەیە دەبێتە ڕۆتین و ناوەڕۆک و بوعدەکانی تری دەکوژێت. ڕەهەندی دووەم پۆزتیڤانە لۆژیکی دۆکومێنتکردنی لە پشتە و وەک بەڵگەی یاسایی و مرۆیی و مێژووی سوودی لێ دەبینرێ. بۆ گفتگۆی زیاتر لەمبارەیەوە و ڕۆڵ و کاریگەری وێنە لە سۆشیال میدیادا میوانداریم کردووە لە زۆر بەڕێز شڤان هەرکی ڕاهێنەری فۆتۆگرافی و بەڕێوەبەری کۆمپانیای فۆکەس میدیا بۆ ڕاهێنان و بەرهەمهێنانی کاری هونەری و میدیایی هەروەها شارەزا لە بەڕێوەبردننی سۆشیال میدیادا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی رادیۆ سەلام میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەریە. کاک شڤان سڵاو و بەیانیت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو و بەیانی ئێوەش باش، زۆر سپاس. هەر بژی زۆر پێخۆشحاڵم بۆ ئامادەبوونە جارێکی دیکە. وەکو یەکەم پرسیار گرنگی وێنە لە چیدایە؟ بێگومان هیچ داهێنانێک لە جیهاندا دروست نابێت پێش ئەوەی کە وێنەی بۆ نەکێشرێت. بۆیە وێنە بنچینەی هەموو ئەو زانستانەیە کە ئێمە ئێستا دەیبینیان هەموو ئەو داهێنانەیە. ئەوە ڕۆلی وێنەیە. وێنە هێشتنەوەی ساتێکی مێژوویە بۆ هەتایە. بەڵێ ئەخۆ وێنە بۆ سۆشیال میدیا چ گرنگیەکی هەیە؟ سۆشیال میدیا واتە ڕێگایەکی زۆر خێرا. ئێمە بۆ ئاراستەکردنی پەیامەکانمان لە ڕێگەی سۆشیال میدیا لە چەند ئامرازێکەوە لە چەند ڕێگایەکەوە دەتوانین وەکو وێنە، ڤیدیۆ، تێکەس، بابەتی تر. بەڵام خێراترینیان گرنگترینیان وێنەیە کە زۆر خێرا دەگەێنرێت، چونکە بابەتی سۆشیال میدیا بابەتی ڕکاباریە و زووتر گەیشتنە بە بینەر و خوێنەر و بیسەر. لەو بابەتانە بۆیە بۆ بینەر گرنگترین شت ئەوەیە کە زووترین کات پەیامی پێ بگا، ئەویش وێنە دەتوانێت ئەوە بکاتن. چەند جۆرە وێنەمان هەیە بۆ کاری سۆشیال میدیایی؟ ئێمە لە بنەڕەتدا زۆر جۆرە وێنەگرتنمان هەیە، بەڵام هەموو جۆرە وێنەگرتنەکان لەوانەیە لە سۆشیال میدیا بە پێی پێویست لە کاتی پێویستدا کاریگەر نەبن. بەشێکیان لەوانەیە زۆرترین کاریگەریان بمێنێتەوە بۆ کاتێکی تر، بەڵام جۆری سۆشیال میدیاکە و ئەو پەیامەی کە ئاراستە دەکەی ڕۆڵ دەبینێ. بۆ نمونە ئێمە لەوانەیە ناوەندێکی بازرگانی پێویستی بە وێنەیەکی ڕێکلامیە، وێنەی ناوەندەکەی خۆیەتی، وێنەیەکی ڕۆژنامەوانی، وێنەی ڕووداوەکان، وێنەی ڕۆژانە، وێنەی وەرزشی، وێنەی سروشت، هەرێک لە وێنانە بینەری خۆی هەیە و وارە بۆ کات و ساتی خۆی دەتوانرێت بڵاو بکرێتەوە. اینجا هەر لەم پەیوەندیەدا چ وێنەیەک لە سۆشیال میدیادا کاریگەرە و سەنگی خۆی هەیە؟ ئەو وێنانە کاریگەرن کە لە کاتی دروستبوونی ڕووداوێکی گەرم کەسێک بتوانێت بە زووترین کات ئەو وێنەیە بگرێتن بڵاو بکێتەوە، واتە ئەو وێنەیە دەبێتە وێنەی ئەو ڕۆژەی ئەو سۆشیال میدیایە. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو بەسیترین نمونە لە بابەتی بنزین و لە بابەتی غاز و ئەوانە، یعنی ناتوانین بڵێن ئەوانە وێنەی کاریگەر نینە. کاریگەرم، بەڵام کاریگەریەکەیان کاتیە. بەڵێ چونکە مەرجیش نییە ئەو حاڵەتانە بن کە کەسێکی پرۆفشنال وێنە بگرێت، چونکە ئێستا هەموو کەسێک وێنەگرە، هەموو کەسێک کامەڕێ هەیە. بەڵێ اینجا گەر بەتەوێت کاریگەریەکەی کاتی نەبێ و درێژخایان بێ دەبێت چی بکەیت؟ خۆی بەدەست من و تونیە بەدەست بەهۆی زۆری ئەو ئەزمانەی کە دروست دەبێنێن، ئەو ڕووداوە گەرمانەی کەهەنا ڕۆژانە کە ڕووداوێکی گەرمتر هات ئەو ڕووداوە کۆن دەبێت، کە کۆن بوو ئەو وێنەیە بەهای لەو ڕۆژە نامینێ. یعنی بۆ نمونە ئێستا بابەتی کۆڕۆنا گەرمە، دەبینی کەسێک بە شێوازێکی سیر ماسکێکی بەستووە یان خۆی پاراستووە، ئیتر ئەو وێنە هەر ئەوەتە بکەوتە ناو سۆشیال میدیا دەبێتە باسی ئەو ڕۆژە. بەڵێ کاک شڤان، ئاخۆ کوالیتی وێنە گرنگە بۆ سۆشیال میدیا؟ سیر بکەم. ئێمە کاتێک کە ئەو پرسیارە دەکەن دەبێت بزانین سۆشیال میدیاکەمان بۆ چییە. یعنی هەندێک وێنەمانەیە بۆ هەندێک بابەت ناوەڕۆکی وێنەکە گرنگە، بە تایبەت لە وێنە ڕۆژنامەوانیەکان خەڵک بڕیار لەسەر کواڵیتیەکە ناداتن، ئایا پەیامی وێنەکە چییە. بەڵام ئەگەر تۆ ناوەندێکی براندت هەیە یان بازرگانیت هەیە، خەڵکی کڕیار بڕیار لەسەر کواڵیتی وێنە دەدات، لەسەر ناوەڕۆکەی ناداتن. ئەو وێنەیە کە دەکەوێتە بەرچاوی ئەگەر کواڵیتی باش بێ، بەرهەمەکەت باش پیشان بدە، ئەوە سرنج ڕاکێش دەبێتن. جا حاڵەتێکی ترمانەیە، زۆر جار خەڵکەکە مەسەلەن کامێرای هەیە کواڵیتی زۆر باشە، تایبەتی بۆ ناوەندە بزنسیەکان وێنەکە دەگرێت بە کواڵیتیکی باش، بەڵام شێوازە پرۆفشناڵیەکەی وێنەگرتنەکە نازانێت، چونکە ئەو حاڵەتەشمان هەیە.
ینی ئەگەر بتێوێنەیەکی کاریگەر و جوان و بە کواڵەتیت هەبێ جگە لەوەی کە کامێراکە دەبێت بە کواڵەت بێت دەبێت کەسەکە فۆتۆگرافەر بێ فۆتۆگرافەر بێ بەمانەی ئەوەی بنەمە و یاساکانی فۆتۆگرافی بزانێت لە ڕووی جوانی وێنەوە. بەڵێ ئەخۆ مەرجە بۆ سوشیال میدیا وێنەکە بە کامێرا گیرابێت تا کاریگەرتر بێت. هەموو ئەو وێنانەی کە ڕۆژانە زۆرترین کاریگەریان لەسەر کۆمەڵگە و لە گیان هەیە بە مۆبایل دەگیرن بەجددی لەبەرەوە ئێستا یەک مۆبایلی زۆر باش هاتوون ینی ڕکابەری کامەراکان دەکەن و دووش ئاسانترە بۆ هەڵگرتن و هەموو خەڵکێکیش دەتوانانی بەکار بێنێتن بۆیە مەرج نییە ینی وێنەکە بە کامێرا گیرابێت جگە لەو وێنانەی کە گوتم بۆ بابەتی براند و بازرگانیەکان کە ئەوانیش ئێستا بەشێکیان هەر بە مۆبایل دەگرن ینی خەریکە وێنەگرتن بە مۆبایل کەم دەبێتە جگە بۆ حاڵەتی پێش بڕکێ و پێشانگە هونەریەکان نەبێتن. بەڵێ تەنانەت وەکو بابەتی مۆبایل جۆرنالیزمی لاتوە هەم بۆ ئامادەکردنی هەواڵ و نووسینی بابەت و ئێدیتکردنی هەموو شتەکان و تەنانەت کاری فۆتۆگرافیش هەر بە مۆبایل ئێستا دەکرێت بە سمارتفۆنەکان وەکو بڵین. ئێستا مۆبایل میدیای سەردەمە مۆبایل کە ینی پێکاتەی مۆبایل پێک دێ لە میدیای کلاسیکی و میدیای نوێ جا هەموو ئەو تایبەتمەندی و ئەو خواستەی کە کەسەکە هەیەی لە مۆبایلەکەیدا هەیە بۆیە پێویست ناکە کەسەکە ڕۆژەمەیەکی لابێت تەلەڤیزیۆنێکی لابێت کامێرایەکی لابێت مۆبایلەکەی هەموو شتێکە بۆیە لە جیهاندا کۆمپانیاکانی بەرهەمێنانی مۆبایلیش ئیش لەسەر ئەوە دەکەن کەەوە هەموو شتەکان پڕبێ لە کواڵەتی باش ئەگەر ئێمە قسە لەسەر بابەتی کامێرا بکەین کاتێک کە کۆمپانیایەکی مۆبایل ڕێکلام دەکاتن یەکەم شت کە باسی دەکە باسی مێگاپێکسلی کامێراکەی دەکات ئەمەش بۆ ئەوەیەکەوە سەرنجی کڕیار بۆ لای کامێراکە ڕابکێشێت. بەڵێ بێگومان ئاخۆ چۆن وا بکەین وێنەکانمان کاریگەرتر بن زۆرترین کاریگەریان هەبێ لە سوشیال میدیادا. ئەگەر تو خاوەن پێگەیەکی ئەلکترۆنیان خاوەن سوشیال میدیایەکی و ئێستا بە حکمی ئێستا دەبینی خەڵکانێکی زۆر سوشیال میدیا بەڕێوە دەبن بۆ ئەوی بیانەوێ وێنەکانیان کاریگەر بن بە زووترین کات ببنە باسی ڕۆژکلیلی ڕۆژی سوشیال میدیا بەجددی دەبێ ئاگدار بیت چ لەوەی لە ناو ڕووداوەکە بی بۆ وێنەگرتن لە ڕێگەی مۆبایلەوە بە ڕێگایکی خێرا و چ لەوەی کە لەو سەرچاوی کە بڵاو دەکرێتەوە بە زووترین کات وەربگری بڵاو بکەوە. وەکو دواپرسیار ئاخۆ وێنە دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت لە سوشیال میدیادا؟ وێنە دەتوانێت ئەزمە دروست بکات وێنە دەتوانێت ئەزمە لە ناوبات وێنە دەتوانێت کۆمەلگا بترسێنێ دەتوانێت کۆمەلگا هێور بکاتەوە وێنە دەتوانێت حکومەت بێنێتە سەخت وێنە دەتوانێت خەڵک بنتە سەخت بەڵام ئەوە دەگرێتە سەر پەیام و ئاراسەی ئەو میدیای و کە ئاراسەی دەکات. بەڵێ زۆر بەڕێز شوان هەرکی ڕاهێنەری فۆتۆگرافی و بەڕێوبەری کۆمپانیای فۆکەس میدیا بۆ ڕاهێنان و بەرهەمهێنانی کاری هونەری و میدیایی هەروەها شارەزا لە بەڕێوەبردنی سوشیال میدیا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆی رادیۆ سەلام و ئامادەبوونت لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری. سپاس بۆ ئەو دەرفەت هەر بژی زۆر سپاس دەکەم.